بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، بینەرانی خۆشەوی سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی دیکەی تەندروستی. ئەمڕۆ هاتووینە نەخۆشخانەی بەخشین، باز لە یەکێک لەو نەشتەرگەریانەکەین کە ڕۆژانە بەشێکی زۆری هاوڵاتیان پێویستیان پێیەتی. ئەویش بریتیە لەو نەشتەرگەریەی کە بۆ تەسک بوونەوەی ڕێڕەوی دەمارەکانی بڕبڕەی پشت ئەنجامەیرێ، ئەوانەی کە ڕێڕەوی بڕبڕەکانیان تەسکە بێتەوە و پەستانە خاتە سەر ئەو دەمارانی کە لێوەی دەرەچێ، ئەوەی کە بەشێکی زۆر لە خەڵک پێی ئەڵێت ئازاری پشتی هەیە و ئازاری قاچەکانی هەیە و سڕبوونی قاچەکانی هەیە، وەک خۆیان ئەڵێن فەقەراتمان هەیە. لەم بەرنامەیە بە شێوەیەکی گشتی لەگەڵ دکتۆر نزار، پزیشکی پسپۆڕی بوارەکە، باسێک لە نەخۆشیەکانی بڕبڕەکانی پشت ئەکەین و هەروەها ئەو نەخۆشە کە ئەم گرفتەی هەیە ئێستا لە نەخۆشخانەی بەخشین و بڕیار وایە نەشتەرگەری بۆ ئەنجام بیرێ، ئەی دوێنین و لەگەڵ دکتۆر نزار باسێک لە پرۆسەی نەشتەرگەریەکەکەین. بەڕێزان، ئێستاش لای ئەو نەخۆشین، یەکێکە لەو نەخۆشانەی کە بڕیار وایە ئەمڕۆ بەڕێز دکتۆر نزار کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمارە و بڕبڕەکانی پشتە نەشتەرگەری بۆ ئەم بەڕێزە ئەنجامەدا، با بزانین ئایا ئەو گرفتەی کە ئەم بەڕێزە هەی بووەوە هاتووە سەردانی دکتۆر نزار بکات بۆ ئەوەی کە نەشتەرگەری بۆ ئەنجام بدات چۆن بووەوە، چی کردووە، ئەو حاڵەتێکی ئێمە لە بەرنامەکەمان باسی یەکەین، تەسک بوونەوەی ڕێڕەوی دەمارەکانی بڕبڕەکانی پشت و ئەو گرفتانی کە دروستیەکە کە یەکێکە لە هۆکارەکانی ئازاری پشت. بزانین لەم نەخۆشە بەڕێزەیە چۆن بووەوە، دواتریش لەگەڵ دکتۆر نزار باز لە پرۆسی نەشتەرگەریەکە و بابەتەکانی دیکە ئەکەین. بەڕێزگیان سڵاو لێبێ. سڵاو لێوەش بەخێر بێن سەر چاو. زۆر سپاس کاک سالار. پاشکەمێکی دیکە جەنابەت نەشتەرگەریت بۆ ئەنجامەیرێ، هەستە چۆنە، ناترسی؟ ناوەڵا ناترسم، احتیاجیە. زۆر باشە، سپاس بەخوا. ئەگەر بە کورتی باسمان بۆ بکەیت بۆچی هاتی بۆ ئەنجامیانی ئەم نەشتەرگەریە، یا سەرەتا گرفت و ئازاری پشتەکە چۆن دەستی پێ کرد؟ وەڵا دکتۆر جان، من لە سەرەتا خۆی دەمێکەیە پشتمایشا، بەڵام پرجێشەکەم وردە وردەدایەوەتە سەر قاچم، قەویایی سمتم و هەتایەتە قولاپەم قاچ مێشێ. ئێستا وردە لەوە کەوتوم کە بە پێوە بۆستم، لەوە کەوتوم کە بە پێ بڕۆم، بەڕاستی ئازاروشم زۆر بووە. دیارە ئینسان کە ئازاری بوو لە هەج بوارێکا کە نەخۆش بوو، لە هەست شوێنەکە ئازاری هەبێ، محاولەیەکە بۆ چاکبوونی هەوڵەدا بۆ شوێنێک کە چارەسەری ئازارەکەی لێ بکە، بە دوای چارەسەردا دەگەڕێت، کە بە دوای چارەسەراگەڕا ئیتر منیش لە ڕاستیا 34 دکتۆر چووم. ئەم دکتۆر نا ئەو دکتۆر و ئەوانە پێیان وتم کە ئەمە بڕبڕەکان کلسی هەیە و ئەو کلسە پاڵ بە دەمارەکانۆنێ، ئەو دەمارانە ئەبێتە هۆی ئەوەی کە جوڵەت لێکەمە کاتەوە و ئازارەکان پەیاکە لە بڕبڕێ پشت و لە قاش و ئەو شتانە. ئیتمیش دوای دووسێ دکتۆر لە ڕاستیا کە چووم، سەردانی ئەوانم کرد و دووسێ شاعی ملەوە و 4-5 شاعر ڕەشوەس پێم گرتوانە. ئیتر برادێکی خزمی خۆم هەیە، پێی وتم وتی حەزەکەم سەرێکی دکتۆر نزار بێ دکتۆرێکی باشە و ئەوانە. لە واقعیشا کە سەردانی دکتۆرەکانی کەم کرد و معاملەشم لەگەڵا کردم بۆ عملیاتەکە سیعرەکەی زۆر فەرقی هەبوو لەگەڵ کاک دکتۆر نزارە. بەڕاستی تر کە هاتمە لای ئەم نەخۆشیەکەم پێوت و سێری شعەکانی کرد و تیکاکە چارەسەرەکەت ئەمەیە بێ چارەسەرەکەت ئەوەی عملیاتەکەیت. منش هاتمە لای بەڕاستی سپاس یەکەم زۆر هاوکاریشی کردم بۆ مۆزوعی سیاری عملیاتەکەش لە چاو شوێنەکانیکەوە فەرقی زۆر بوو. زۆر باشە بەڕێزیان. کاک سالار، لە کەیەوە ئازارەکە دەستی پێ کردووە؟ مانگە، ساڵە، چەندێکە؟ وەڵاهی خۆی ئەگەر ڕاست پێ بڵێم ئازارەکەی من تقریبا لە 2013 وردەوردەم ئازارە دەستی پێ کرد، بەڵام بەو شێوەیە نەبوو. جاران بە ڕاضە ئۆشتانە ئەڕۆشتم، بەڵام لە ئاخریا وای لێ هات بە ڕاضەکەش ئازارم زیادیە کرد. جاران بە ڕۆشتن زۆر مشتاح بووم، بەڵام دوایی وردە لە ڕۆشنەکەش کەوتم بەڕاستیەکەی. تر ئێستاوە ئاخری گەشتە ئەوەی کە لەوە کەوتوم کە بتوانم لەسەری بوەستم یا لەسەری بڕۆم، ناچارم نەشتەرگەریەکە ئەنجام بم. واتە ئێستا تۆ بە ئاسایی ناتوانانی ڕۆژانە ڕێ بکەی کاروبارەکانی خۆت ئەنجام بی؟ زۆر کەم ئەتوانم، یعنی شتێکی زۆر نزیک نەبێ ناتوانم نەخێر. ئازارەکە بە بەردەوامە لە پشتت یا هەندێک جار باشتر ئەبی هەندێک جار بۆت دێ؟
ئێستا ئازارەکە تقریبان لە پشتما باشترە بەڵامیتر قاسم بێکەڵک بووە لە قاسمە تەواو زۆری بۆ هێنا و مناڕەحەتی کردو. زۆر باشە پێشووتر هیچ هەوڵێکی چارەسەر بە دەرمان بە چارەسەری سروشتی ئەمانە تاقی کردوتەوە تقریبان هەندێدا و دەربانوشتن بەکارهێناوە بەڵام هەمووی مستەچین بووە عنی بۆ ماوەیەکی کەم ئازارەکە هێواش بووتەوە علاجەکان بۆیتر سەری هەڵداوەتەوە. کاک سالار وان بیست جەنابەت شاعریشی سواز بەخوا لەگەڵ شعرا بینە باشە بۆ پێش ئەوەی بڕۆیتە هۆڵی نەشتەرگەری شارێکی بچووکمان بۆ ناڵێ بەسەر چاوەکەم لە خزمەتانە وڵا من بڵێم شاعرم ناتوانم بڵێم شاعرم چونکە بەڕاستی بێ خەڵک ئەوە بسەلمێنێکە من شاعرم بەڵام هەندێک بە باڵای شعرا هەڵبژاوم میتر چیم پێکرابێ هەڵبژاوم زیاتریش مەسەلەن ئینسان لە چ بوارێکدا بێ بە تایبەتی لە چ تەمەن و بوارێکدا بێ زیاتر ڕەنگە لەو بوارانەدا مەسەلەن خەڵک بێتەوە و زیاتر شتەکانی لەسەر بڵێوانە من تقریبا تەمانێکم بەڕێ کردووە لەگەڵ ئەوەی شازۆرم شت لەسەر تەمەن نووسیوە یەکێ لە شتانەی لەسەر تەمەن نووسیومە شارێکە بە ناوی تەمەن مەڕۆوە ئەگەر چواردێ ڕیمان پێ بڵێیت بەشێکی وەڵا شعرێکی زۆر دوور و درێژ نییە کورتاڵێ تەمەن مەڕۆ جێمە هێڵە دڵ عاشقە و لە دوا دوێڵە بە دوای تۆدا هەنگاوەنێ لە حەز و ئارەزوو دەدوێ چاوم لێیە بەڕاکردن بەرەو کەناری مەرگە ڕۆی منیش ئەسپی خۆم تاوداوە کەنەیەڵم هەر بگەی پێ بەڵام دەڕۆیت و نادگەبێ وشانێ دەگرم بۆ دەمێ من لە هەوارێ لا ئادەم ئەچمە سێبەری گشت خەمێ کۆڵی خەمان لە کۆڵ دەنێم چونکە دەڕۆیت و نادگەمێ. زۆر سپاس دەست خۆش بێ شارێکی جوان بوو تەمەند درێژبی بەو هیوای کە نەشتەرگەرێکی سەرکەوتووە ئەنجام بدەیت. سپاسی جەنابتانەکەم بەخێر بێن سەر چاوان. خۆشخانەی بەخشینە پیاوەکەم لە بەیانیەوە زۆری خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتوون. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان و سوپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ بەڕێزان ئێستا لە هۆڵی نەشتەرگەرین لە نەخۆشخانەی بەخشین لەگەڵ بەڕێز دکتۆر نەزار ئیبراهیم پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕەکانی پشت ئەو نەخۆشەی کە لە قاوش کەمێ پێش ئێستا لە ژوورەکەی خۆی دواندمان بڕیار وایە ئێستا بێتە ئێرە و بەڕێز دکتۆر نەزار نەشتەرگەری بۆ ئەنجام بیا. ئێستا لەگەڵ دکتۆر نەزار بە شێوەیەکی گشتی باسێک لەو گرفتانە ئەکەین کە تووشی بڕەکانی پشتە بێت تەنها بەناوهێنان پاشان تیشکە خینە سەر ئەو گرفتەی کە ئێستا نەخۆشەکەمان هەیەی کە بریتە لە تەسک بوونەوەک باسمان کرد تەسک بوونەوەی ڕێڕەوی ئەو دەمارانەی کە لە دەرکە پەتکەوە دەرەچن بۆ بەشەکانی دیکە لە نێوان بڕبڕەکانەوە. کاک دکتۆر بەخێر بێی سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر باشە کاک دکتۆر. ئەگەر بە کورتی شتێک زۆر لە ناو خەڵکیدا باوە هەر کەس پشتی بێشەیە هەر نیشانەیەکی هەبێڵێ
من فقراتم هەیە وەک بڵێ ئێمە نەمان بێت ئایا گرفتەکانی کە ئەوەی کە ئەڵێ فقراتم هەیە مەبەست لێی چییە بە شێوەیەکی گشتی ئەو گرفتانی کە تووشی بڕبڕەکانی پشتە بن کە دڕکەپەتێک بە نێوانیان تێپەڕێ بە دەمارەکانی لێ بێتەوە چییە ئەگەر بە کورتی بۆمان باس پێی بۆی ڕوون بێ لامان کە یەکێک ئەڵێ فقراتم هەیە و ئینزیلاقم هەیە و تەسکبوونەوەی هەیە لە بڕبڕەکان چییە هەموو کەسێک کە دروست بووە بڕبڕەی هەیە کۆمەڵک ئێسقانن لەسەر یەکتری بۆ ڕاگررتنی شێوەی مرۆڤە بەڵێ واتە هەمومان فقراتمان هەیە ئەوەی کە بە لەفزە عامەکە ئێڵێ وەکو چۆن ئەڵێ هەمومان قۆڵۆنمانەر هەیە هەمومان فقراتمان هەیە بەڵێ. بەڵام فقرات نەخۆشی هەیە جۆرەکانی فقرات ئەوانەی کە خەڵک تووشێ بێت ئەوەی کە جۆرە باوەکانێتی تەسکبوونەوەی فقراتە ئەوەی کە پێڵن ڕێڕەوی دەمارەکان ئەگیرێ یان ئینزیلاقی فقراتە کە کڕاگەی نێوان بڕەکانە دەرئەچێت و زەخت لەسەر دەمار ئەکات یان لەوانەیە هەوکردنی فقرات بێت یان لەوانەیە شکانی فقرات بێ بەهۆی زەبری دەرەکیەوە بیا بەهۆی نەخۆشیەوە بێ یان نەخۆشیەکانی کە گرەی ناو فقراتن ئەمانە هەمووی بە نەخۆشی فقرات دائەندرێت بەڵام ئەوەی کە ناو خەڵکا باوە کە ئەڵێ فقراتم هەیە واتە نەخۆشیکی فقراتی هەیە ئایا تەسکبوونەوە یان ئینزیلاقە زۆر باشە کاک دکتۆر بەدڵنیایە لەوانەیە ئینزیلاق و تەسکبوونەوەکە زیاتر باو بێ بە تایبەتی ئەوە زیاتر باوە خۆی لە هەمووی باوتر بوونی ئازارە یعنی لە ساڵ 80 بۆ 85 خەڵکی ئازاریان هەیە لەوانەیە لە ژیانیان ناجارێکیان تووشی ئازار بوو بێت کابرا بەڵام ئەوەی کەوا ئەکات لە نەخۆشەکە سەردانی پزیشک بکات جۆری ئازارەکەیە تورنی ئازارەکەیە تیژی ئازارەکەیە وای لێ بکات یعنی توانین بڵین دووەم هۆکارە بۆ ئەوەی کە خەڵک سەردانی پزیشکە لە دوای هەڵامەت لە دوای ئەوەی کە باوە لە هینەکانە و تەنانەت دووەم هۆکاریشە بۆی کە خەڵک لە کاتی دەوامکردنە نەتوانێت دەوامکە بەهۆی ئازارەوە یعنی زۆر ڕێگەگرتن لە کاروباری ئاسایی ڕۆژانە بەڵێ یەکێکە لە هۆکارەکانی ڕێگەکردن لە کاروباری ئاسایی ڕۆژانی خەڵکی زۆر باشە کاک دکتۆر بە شێوەیەکی گشتی باسی و گرفتانت کرد کە لە بڕبڕەکانی پشتا دروستە بێت بە دڵنیاییەوە ئەو گرفتانێکی لە بڕبڕەکان دروستە بێت زیاتر پەیوەندی بەوە هەیە کە گرفت بۆ دەمارەکان دروستەکە بۆیە ئەم ئازار و ناڕەحەتیە دروستەکان و بۆیە جەنابیشت وەک پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕەکان تەداخلی تیاکی ئەمانەی ئەمڕۆ باسێک لە تەسکبوونەوەی بۆشایی نێوان بڕبڕەکان بکەین ئەوەی کە زۆر باوە لە نێو خەڵکیدا ئەمە بۆچی ئەمە ڕوئەدا ئایا تەنها تەمەنە یا پیشەیەک پەیوەندی هەیە پێوەی یا عائیلە و بڵێن فامیلی هستری ڕەبتی هەیە پێوەی بۆ ماوە بەڵێ بۆ ماوە یا گرفتەکە چییە خۆی لە ڕاستیە تەسکبوونی فقرات هۆکاری زۆرە بەڵام ئەوەی لە هەمووی باوتر بێ ئاتەن ئەگەر لە تەمەنی گەنجا ڕوویە جۆرێکە لە جۆرەکانی بۆ ماوەی واتە هەر لە بناڵی و لەگەڵ دروستبوونیە ئەو کەناڵی کە دەمارەکانی دڕکەپەتکی پیاتە خوارەوە دوایی دەمارەکان جیا ئەبێتەوە ئەبێ تۆپەڵەوارێک و ئەڕوا بۆ قاچ و قول و پەلەکانی خوارەوە ئەو کەناڵە تەسکە بێتەوە کەناڵەکە خۆی عادەتەن هینێکی هەیە چێوەیەکی هەیە ئەم چێوەیە وردە تەسکە بێتەوە بەڵام هۆکاری تریش هەیە بۆ ئەمە بۆ نمونە بوونی ئیشی قورس ئەو کەسانی کاری قورس زۆرەکەن کە لۆدێکی زۆر لەسەر فقراتەکانیانە بێت لەگەڵ وردە لەگەڵ تەمەن و لەگەڵ کاتە ئەم لۆدەوە ئاکات کە ئەو بڕبڕانە وردە کلسی تیا دروست بێت کلسەکە لە ڕێڕەوی دەمارەکانە دروست بێت کە دەمارەکەیەتە دەرەوە بە تایبەتی کە بە پێوە ئەوەستن یا بارێکی قورسەنێنە سەر خۆیان یا کارێکی قورسەکەن یا جوڵەیەکی ڕێکەکەن بۆ نە بە ناڕێکی شتێک بەرزەکەنەوە ئەچەمنەوە بۆ شتێک شت بەرزکردنەوەیەک ئەمانە هۆکاری ئەوەن کە وردە ئەو تەسکبوونەوە دروست بێت کرکڕاگە لەناو هەموو بڕبڕەیەکە هەیە کە کرکڕاگەکە بوو بە کلس ڕق بوو مادەکەی گۆڕا یا لینجی نێوان دیسکەکان وردە کەم بۆ ئەو شلەمەنی تایەتی کە کەمی کرد و ئەو تەپڵەکەی کە پێڵەن جوینت فقراتەکانی لەسەر بەنگە ئەوانەش گەورە بوو ئەمانە هەمووی هۆکارن بۆی وردە ئەو دەمارانەی دڕکەپەتک کە یەنە خوارەوە پەتکە دەمارەکانی خوارەوە تەسک بێتەوە و کارەبات تێک ئەچێت بۆ قاچەکان ئەڕوا هەستانە خەنە سەر دەمارەکان هەستە دەمارن بڵێ هەستە دەمارن پەیوەندیان بە خوێنەوە نییە پەیوەندیان بە خوێنەوە نییە کە بۆ کە ئێمە جەنابەت ئەفەرمی دەمارەکان و بەسمان لە لوولە خوێنەکان نیە ئەوەی کە لە دەسەر پەلەکانە دیارە بڵێ دەماری کارەباییە هەستە دەمارنەوانە زۆر باشە کاک دکتۆر ئەو کۆمەڵە پرۆسەی کە باست کرد لە تەسکبوونەوە و لە کلسکردن وەک باست کرد لەوانەیە لە گەنجا هەبێت هەر لە سەرەتاوە خۆی کەناڵەکە بچووک بێ هەندێکیش بەهۆی کاری قورسەوە تەمەنیش هۆکارێکە بۆ ئەوەی کە وردە ڕووبات بڵێ تەمەنیش هۆکارە و ستایلی ژیانیش هۆکارە ئەوانەی زۆر داهانیشن ئەوانەی کاری قورس زۆرەکەن ئەوانەی کەم ئەجوڵێن ئەوانەی کەم هاتوو چۆەکەن کە ئەوەش بەشێکە لە چارەسەرەکە دوایی ئەمانەش هەمووی هۆکارن بۆی کە ئەوە دروست بێت زۆر باشە کاک دکتۆر کەواتە ئەم گرفتێکی ئێستا باسیەکەین زیاتر نیشانەکانی چۆنە ئەو نەخۆشانی دێنە لای جەنابەت
کە دوایی جەنابەت دەستنیشانی ئەەکەی گرفتیان تەسکبوونەوەی ڕێڕەوی دەمارەکانە کلسکردنە زیاتر بە چ نیشانەیەک دێن نیشان چۆن وەسفی ئازار و ناڕەحەتیەکانەکەن؟ زۆرترین نیشانە کە تیانە دەرەکەی ئازارە. ئازاری شوێ باوترین نیشانە ئازاری پشتە. ئازاری پشتیان ئەبێ بە تایبەتی لە کاتی وەستانە یا کە بۆ ماوەیەک بڕۆن کە ماوەیەک ئەڕۆن وردە وردە دەمارەکان فشاری ئەەکەوێتە سەر ئەبێتەوەی کە ئازار دروست بێت. یەکەم جار ئازار لە پشتە دوایی بەپی تەسکبوونەوەی دەمارەکان اینجا ئازار بۆ پەلەکانی خوارەوە ئەوە باوترین نیشانەیەتیایە. لە دوای ئەمە اینجا نیشانی کە دەرەکەوێت بۆ نمونە سربوونی قاچەکان سربوون لە کاتی ڕۆشتنە یان کە بە پێوەوەستن چکە زۆرترین حاڵەت لە پێوەستان یان ڕۆشتنی زۆر یان شت بەرزکردنەوە ئەمانەوە ئاکات کە ئەو دەمارانە فشاری بکەوێتە سەر و بێتەوەی سربوون. یعنی ئەوە دوو نیشانەی سەرەکیە. جگە لەوەش جاری وا هەیە لەوانەیە ئەگەر زۆر بخایەنێ ئەگەر ماوەیەکی درێژ بخایەنەوە نەخۆشەکەت نەچێ بە دوای چارەسەرە ببێتە هۆی کە نیشانەی کەش دەکەوێت بۆ نمونە وەکو میزڕاگرتن وەکو دەرچەکان کە ئەو نیشانەی پێڵن متەئەخیر یعنی زۆر کۆتایی قۆناغەکانی کۆتاییە لە قۆناغەکانی کۆتاییە نیشانە ترسناکەکانەوەوانە. زۆر باشە کاک دکتۆر ئێوە لەو کاتەیە کە نەخۆشەکانە بین بەم نیشانانە چ ڕێگایەک زۆر گرنگە بەلاتانەوە بۆ تەشخیصکردنی کۆتایی ئەوەی کە ئێوە گومانتان لێ هەیە لە نەخۆشەکەیە؟ عادەتەن تیشک وەکو فەحەز ئێمە یەکەم جار ئەو جۆری نیشانەکان لێ کۆڵینەوە لەگەڵ نەخۆشەکە هەتا ئەگەینە ئەوەی کە بزانین ئایا ئەم نەخۆشی کە هەیەی نەخۆشیکی ئاسانە ڕۆژانە کە خەڵک تووشی ئازاری پشتە بێ ماسوولکەکانی گرژ بووە یاننا دوای ئەوەی کە فەحسی کلینیکی ئەەکەین بەبێ نیشانەکانی کە بۆی ئەەکەین اینجا دوای ئەوە بڕیار ئەین ئایا چی بۆ بکەین پێویستەکە تەنها تیشکێکی ئاسایی بۆ بنێرین بۆ نەخۆشەکە یا ئەگەر زانیمان نیشانەی هەیە وەکەوەی کە نەخۆشەکە نتوانێت چەند هەنگاوێک یا چەند مەترێک یا بۆ کاتێکی دیاریکراو بۆ چەند دقەیەک بڕوات ئەو کاتە ناچار ئەبی بینێرین بۆ تیشکی مغناتیسی بۆی کەوا تەشخیصی کەین بزانین ئایا جۆری نەخۆشیەکەی چییە. زۆر باشە لە هەموو تیشکەکانیش باشتر تیشکی مغناتیسیەکە هینە کە ئێمارایەکە خەڵک وا ئەزان تیشکە بەس خۆی لەرەی مغناتیسیە زۆر جار خەڵک لەوانەیە وا تێبگا بڵێ زەرری هەیە ئەو ئینە بکەم یا ئەڵێ 6 مانگ لەمەوە پێش ئەو ئیشاعەیەم کردووە ئەتوانم بیکەمەوە جارێکتر ئێمە دڵنیاییان نەکەینەوە کە ئەوەی کە تا ئێستا زانست هەلماندوێتی هیچ زەرێکی نییە بۆ مرۆڤ. جوانە پێویستە خەڵک جای بکەنەوە لەگەڵ سیتی سکان کە هەردووشیان لەنێو خەڵکیدا زۆر جار بە ئەشعی تەنووری پێڵەن تەنورەکە ئەشعی تەنووری بەڵام سیتی سکان تیشکە بەڵێ تیشکە پێڵەن ئایۆنایزن رادیشن ئەوە عادەتەن تیشکێکی بەرئەکەی تیشکێکی زۆری بەڵە زیانی خۆی هەیە بەڵام مغناتیسیەکە زیانی نییە مەگەر نەخۆشەکە شتێکی هەبێت کە نەتوانێت ئەو تیشکە بکە بۆ نمونە پارچەی لە شاها بێت یا پیلی سناعی ئەوانەی کە دڵیان مشکلیان هەیە بۆی کرێ یا شتێکی تایبەتی بۆ کرابێ قەوقع ئەوانە کە نەتوانرە بۆی کرێ ئەو کاتە تیشکەکە ناتوانێت بکات. زۆر باشە کاک دکتۆرەمە سەبارەت بە دەستنیشانکردنی تەواوەتی نەخۆشەکان بەڵام وەکو چارەسەر ئەزانم ئەوە وردەکاریەکی زانستیە کە ئیشی جەنابتانە وەکو پسپۆڕی بوارەکە کە چارەسەرەکە چی پێڵێن و چکاتی نەشتەرگەریەکەن بەڵام بە کورتی ئەو ئۆپشنانی کە هەیە بۆ چارەسەری نەخۆش ئەوانی کە ئەو گرفتیان هەیە تەسکبوونەوەی دەمارەکان و ئەو نیشانانی کە باست کرد زیاتر چی ئەگرێتەوە چارەسەرەکان هەر لە دەرمان لە چارەسەرەکان بە چەند قۆناغێک ئاڕوە. قۆناغی یەکەم پێش دەرمان ئەبێ لە نەخۆشەکە دڵنیایی بکرێتەوە کە ئەم نەخۆشی قۆناغەکەی چۆنە ئایا هەستیارە مەترسیدارە یا ئاسانە ئەبێ قۆناغەکانی بۆ ڕوونکرێتەوە اینجا بەپێی ئەوە چارەسەری بۆ دایانرێت. چارەسەر لە دەرمانەوە دەست پێکات لە ئیسراحەت و هینەوە دەست پێکات پشووەوە دەست پێکات اینجا بۆ عیلاجی پێڵەن چارەسەری سروشتی و ئەو وەرزشانەی کە بۆ فەقەرا دەکرێت کە ئەمانە نەتیجەیان نەبوو یا ئەمانە نەیانتوانی ئەو نیشانانە تێک و پێک بشکێن و نەخۆشەکە چاکاتەوە اینجا ئەچین بۆ چارەسەری تر وەکو دەرزی بۆ فەقەراتکردن کە لەناو خەڵکە جاری وایە باوەڵەن قەستەڕەی فەقەرات کە ئەو شتە واژ نییە چکە ئەو شتە قەستەرە شتێکی جیاوازە قەستەرە ئەوەیە تۆ چیتەناو دەمارێکی خوێنەوە لولەیەکی دەماری خوێنەوە بۆی کە بزانین چی دەمارێت تەسک بۆتەوە بەزەوە قەستەڕی پێ ناوترێ ئەوە تەنها دەرزی فەقەراتە یان لە دوای قۆناغی ئەوە ئەگەر ئەوەش ئیسفادەی نەبوو اینجا ئەو کاتە نەشتەرگەری بۆ کرێ نەخۆشەکە ئەگەر نیشانەکانی چاک نەبوو بۆ نمونە نەخۆشەکە نەیتوانی بۆ ماوەیەکی دیاریکرا بڕوە لە دوای ئەوەی هیلاک بوو 5 دقە 10 دقە جاری وایە ئەوە نیشانەکانی قورسە لە ناو ماڵەکەی خۆیان ناتوانێت هەڵسێ بڕوە ناتوانێت نوێشکا بەپێوە ناتوانێت کاروباری ڕۆژانەی خۆی بکە ئەو نیشانە قورسانەوە ئاکا کە تۆ بزانیت ئەم نەخۆشە ئیسفادە لە داو و دەرمان و چارەسەری سروشتی و وەرزشی فەقەرات و مەلەکردن و ڕاضە و کایرۆپراکتیک و ئەو شتانەی کە هەیە و باوە لە ناو خەڵکە نەیکرد اینجا ئەچیتە سەر نەشتەرگەری.
نەشتەرگەریەکە بە نەشتەرگەریەکی قورس و گەورە دانرێیان نەشتەرگەریەکی ئاساییە. لەناو خەڵکا زۆر جار ئەڵێن نەشتەرگەریەکە ئاسانە. ئێمە لە زانستی پزیشکیا هیچ شتێک ئاسان نییە. هەموو شتێک ماچی خۆی هەیە، بە تایبەتی ئەو نەشتەرگەریانەی کە بەنجی عام وەرەگرێ نەخۆشەکە و نەشتەرگەری فەقەراتی جێشێکە لەو نەشتەرگەریانەی کە بە بەنجی عامەکرێ و تۆ کار لەسەر دەمارەکەی، جوانە، کار لەسەر مرۆڤی شەکەی کە هەڵەیەکتیایە نەگەڕاوەیە. بۆیە ئەو نەشتەرگەریانە بە ئاسان دانادرێت. بە نەشتەری حتا لە عەرەبیا پیاڵان وترێ فەوقە تەخەسوسی، یعنی نەشتەرگەریەکی سەر و پسپۆڕیەکەیە. بەڵام نەشتەرگەریەکانی بە پێی نیشانەکان دەرەنجامەکەی ئەزانرێت. ئەگەر نەخۆشەکە ئازاری هەبێ، بە تایبەتی ئازاری پەلەکانی خوارەوە و ڕۆشتنی باش نەبێت، ئەمە ئیسفادەیەکی باشی لێکرد. بەڵام ئەوەی کە لەناو خەڵکی شاباوە نیسبەی نەجاح کاڵێ چەندێک نەشتەرگەریەکە سەرکەوتووە. سەرکەوتوویەکە احتیما دەکاتە سەر نیشانەکان. ئەگەر نیشانی سڕبوون هەبێت لە پەلەکانە بۆ ماوەیەکی زۆر، بۆ نمونە لە ساڵ زیاتر، لە 2 ساڵ زیاتر، لە 5 ساڵ زیاتر، بۆ ماوەیەکی زۆر دوای خستی بێت، ئەوانە بۆ نەشتەرگەری دەرەنجامیان باش نابێت. بەڵام ئازار باشە بێت لە پەلەکانە، ڕۆشتنیش باشە بێت، واتە ئیسفادە لە ڕۆشتن و ئازارەکەن. و ئەوەشی کە تا ئێستا سەلمێنرا و زانستی پزیشکی سەلماندوێتی ڕۆشتن و ئازار ئیسفادەی لێەکەن. بەڵام ئەمێنێتەوە سەر ئازاری پشت. ئازاری پشت ئەوە چەند فاکتەرێکی کە هەیە لەگەڵیە. بۆ نمونە بێهێزی ماسوولکەکانی پشت، یعنی نەخۆشێک ئەیەوێت هەرچی نیشانەی هەیە وەکو سیحر بە نەشتەرگەری تیا چاک ببێتەوە، ئەمە ئەم شتە ناتوانانی تۆ بە نەشتەرگەری بڵێ وەکو سیحر چاکی بکەیتەوە. ئازاری پشت لەوانەیە بمێنێت و پێویست بەوە کا دوایی وەرزشکە، وەرزشی بێزکردنی ماسوولکەکانی پشت مەلەکردن، ئەوانەی کە پێوتر چارەسەری سروشتێ بێ ئەوانە بکات. زۆر باشە کاک دکتۆر. ئەو نەخۆشانەی کە ئەم نەشتەرگەریان بۆ ئەنجامەیە دواتر چەندێک پێویستیان بەمانەوەی لە نەخۆشخانە؟ بەپی نەخۆشەکە ئەگەر نەخۆشی درێژخایەن و قورسی نەبێت، واتە هیچ شتێکی ئەوەی نەبێت، تەنها چەند کاتژمێرێک لە خەسخانە ئەمێنێتەوە و دوای ئەوە ئەتوانرێ بنێرێتەوە ماڵەوە. یعنی ئەگەر بەیانەکەی هاتە خەسخانە ئێوارە ئەتوانێت بڕواتەوە. کە ڕۆشتەوە ماڵەوە ئەتوانێت لەسەر پێی خۆی بڕوا؟ ئەو لەم نەشتەرگەریانەیە بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان هەیە و ئەوانەی کە لەوانەیە نەخۆشی درێژخایەنیان هەبێ، بۆی ترسی ئەوەی کە دەمارەکانی قاچی خوێنی تیا نەمەیەت و لە دوای نەشتەرگەری تووشی ماکی نەشتەرگەری نەبێ، ئێمە پیان ئەڵێن لە دوای 2 سەعات لە نەشتەرگەریەکە ئەبێ هەڵسن بگەڕن. واتە مانەوەی زۆر لە ناو جێگایە زەرەری زیاترە تاکو و قازانج. زۆر باشە دکتۆر نزار. دکتۆر نزار ئەزمموی لەگەڵ ئەم نەشتەرگەریات چەندە؟ نەشتەرگەریت چەندە ئەنجام داوە؟ توانی نزیکەی ئەم نەشتەرگەری کە ئەمڕۆ ئەنجامی ئەوەی وەکو پسپۆرم 10 ساڵە ئەو ئیشە ئەەکەم، وەکو ئەوەی کە خۆشم لە بوارەیە ئیش ئەەکەین لە 2005ەوە لە نەشتەرگەری مێشک و دەمارین. واتە ناتوانین ببژێرین، یعنی 7 ساڵێکە بێ وەکو ژمارە ناتوانین، بەس یعنی نازانین بەڕاستی، یعنی لەوانەیە 500 لای یابێت، احتیمالە زیاتر بێ، بەزیتر. زۆر باش ئینشاءڵڵا هەروە بمێنی و بە سەرکەوتوی هەموو نەشتەرگەریەکان ئەنجام بدەیت. ئەگەر بە کورتی لە کۆتاییە ئەو پرۆسەیەمان پێ بڵێ لە نەشتەرگەری بۆ نەخۆشەکەی ئەنجامێن. جەنابەت باست کرد کە چی ڕۆیە بۆ نەخۆشەکە، چۆن دەمارەکان ڕێڕەوەکان تەسکە بێتەوە کلسەکە نێوانی فەقەرەکان، چی ئەکەن بۆ نەخۆش لە کاتی نەشتەرگەری؟ نەخۆشەکە کە دەبرێتە ناو ساڵی عملیاتەکەەوە، دوای ئەوەی کە بەنج کراو ئەخەوێنرێت ئەخرێتە سەر دەم. 2 جۆرە شێواز هەیە بۆ نەشتەرگەریەکە. ئەوانەی کە بزانین کێشەیان هەیە کە نەتوانین پێڵم بەنجی تیچکان، یعنی لەسەر دەم بەنج بکرێت، نەتوانین ئەویان بۆ بکەین، هەر بە پاڵکەوتنەوە نەشتەرگەریەکان بۆ بکرێت. پێستەکە ئەکرێتەوە هەر وەکو هەموو نەشتەرگەریەکی کە ماسوولکەکان لا ئەبرێ ئەوەی کە دەوروبەری بڕبڕەکانی یاوە و اینجا ئێسخانی بڕبڕەکان بینی بڕبڕەکان کە کڕکراگەی تایە پا ئەکرێتەوە و ئەچینە سەر ئەو شوێنەی کە کلسەکەی تایە. ئەو کڕکراگەی کە گەورە بوو ئەو کڕکراگە لە ئابین هەتا ئەگەینە سەر ڕێڕەوی دەمارەکە کە کارەبە ئاوا بۆ قاچ. ئەو ڕێڕەوی دەمارەکە پاکرایەوە ئەو کاتێ واتە نەشتەرگەریەکە بەرەو کۆتایی ئەڕوات. کاتی چەنێ ئەوێ؟ بەپی نەخۆش کەوتووە، نەخۆشی وایە بە سەعاتێک کۆتایی پێ، نەخۆشی وایە قورسترە بە سەعات و نیوەکە هەیە بە 2 سەعات، بەپی ژماری ئەو بربڕانەی کە تۆ پاکیەکەیتەوە. یەک بربڕە کەمتری پێچێت، دووان وسیان زیاتری پێچێت، ئایا پلاتینی وەدابنی دا بۆی دانەنەی بەپی حاڵەتەکەی نەخۆشەکە، ئەوانە کاتەکەی فەرقەکات. واتە بە گشتی لە کاتەکەی لە بینی سەعاتێکەوە بۆ 2 سەعات و نیو ئەبێت. زۆر باشە بەڕێز دکتۆر نزار ئیبراهیم، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕەکان، سپاس بۆ ئامادە. سپاس بۆ زۆر. ئێستا دەست ئەەکەی بە نەشتەرگەریەکەوە نیە بە هیوای سەرکەوتن. سپاسدان.